هاوڕێیان نێژام کاتتان باش دوا کتێبم بە زمانی ئینگلیزیە بە ناونیشانی سووریای دوای ئەسەد لە نێوان هیوا و بێئومێدیدا. کتێبەکە 4 بابەتی گەلێک گرنگ دەهڕوژێنێ. یەکەمیان ئەو هۆکارانە چی بوون کە سووریان گەیاندە ئەمڕۆ. دووهەمیان ئەو ئەکتەرە دەوڵەتی و نادەوڵەتیانە چێن کە ئەمڕۆ لە ئەنجامی ناکۆشی نێوانیان سووریان نەخشاندووە. سێهەمیان ڕۆڵی کورد ئەمڕۆ لە سووریادا چییە. چوارەمیان ئەو نەخشەڕێیە چییە کە دەتوانێت سووریا بەرەو ئارامی بەرێت. کتێبەکە 11 چاپتەر و 5 پاشکۆیە. لە چاپتەری یەکەمدا تاوتوێ ئەوە دەکەم سووریا چۆن گەیشتە ئەمڕۆ. چاپتەری دووەم داهاتوو چی بۆ سووریا لەخۆگرتووە. چاپتەری سێم و چوارەم و پێنجەم تاوتوێی ئەو ئەکتەرە دەوڵەتی و نادەوڵەتیانە دەکەم لە سووریادا کاران و ئەمڕۆ سووریان پێناسە کردووە. چاپتەری شەشەم باسی سیاسەتی دەرەوەی ئوردوغان دەکەم. لەوێ دەستنیشانیەکەم کە ئەو سیاسەتی ئوردوغان هەیەی ناتوانێت بەرقەرار بێت. چاپتەری حەوتەم و هەشتەم دەربارەی ڕۆڵی کووردە، چۆن کورد بتوانێت پۆزتیڤ بێ. چاپتەری 8 باسی کەیزی جەنەسایدی ئەفرینەکەم. هەروەها ئەو ئاستەنگانە دەستنیشان دەکەم کە بۆچی ئەم کەیزە سەختە بچێتە نێو دادگایەکی نێودەوڵەتیەوە. چاپتەری 9 و 10 نەخشەڕێی سووریا دەکێشم بۆ داهاتوێکی ئارام. چاپتەری 11 تاوتوێی هەموو کتێبەکە دەکەم. هیوادارم کەڵکی لێوەربگرن. کتێبەکە لە ئەمەزۆن دەستەبەرە. ئەتوانن لە هەموو وڵاتێکەوە بیکڕن بە 3 فۆرمات: ئیبوک بە پەیپەرباک وەکو ئەمیەکە یا بە هارد کەڤەر. من سوپاسیەوە دەکەم.